بەڕاستی من هیچ کات دەستگیر نەکرا من نازانم ئەو هاڵە کوو بڵاو کراوە یەکەش بنووسیتی بەخوای چابوو ئینشاڵڵا نایەتەوە یعنی ئەم نامۆ جارشکە کوردستان عەرەبی مووسری زیاتر دەبی لە کوردی یعنی داوای زەواج دەکەن لە سووریا بەڵێ والله پیاوم بردێ لێرە ژنیانە داکەژنی دووەم ناشرین بۆ نازم چ بووە لێ بڕۆ مەلیکە جەمالەکی هینایە والله کاک سەدا دەرێت مادام خێزان ڕازی نییە لوتو نادینمەوە لوتو کۆدەوەی بەلاو نەکەوت ساکەم شەکەم لە بەیەک زانی ڕیسەکە دەبتە خوری بەڕاستی نەمدیتیەوە چی سووریە عەرەبی ئەوها عاشقی پیاوی خۆیان من تا ئێستا زۆربەی پیاوەکانی کوردستان زۆر پشتگیرم دەکەن لە خوای گەورە بە زیادبی قەت ژنەشی سووری تا ئێستا لە خوای گەورە بە زیاد بووە زەواج یەکجار زۆر بە سووریا بگنێ هەر نەهاتیە خۆشەویستی ئافەتی سووری لۆ پیاوی هەستا بە قاچا خۆی گەیاندە پیاوەکەی خۆی دۆخیان جەهەندەم بەڕاستی سووریا ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا وەکو دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو دۆخی سووریا تێکچوو وە کۆتایی بەدەسەڵاتی چەند ساڵی بنەماڵەی ئەسەد هات ئەوەی لێرە ئێمە دەمانەوێت باز بکەین ئەوەیە کە کاک سەردار هاوڵاتیەکی دانیشتووی هەرێمی کوردستانە کە بەوە ناسراوە نووسنگەی هاوسەرگیری هەیەوە ئەژن بۆ خەڵک ئەدۆزێتەوە لە سووریا و دەنگۆی ئەوە بەڵاوبووە کە لە وڵاتی سووریا دەستگیر کراوە دوای ئەوەی ڕژێمی ئەسەد کۆتایی پێهات و دەمانەوێت بزانین ئایا کارەکەی ئەو چی لێ دێ دوای تێکچوونی دۆخی سووریا ئایا بەدیلی ئەو هیچ وڵاتێکی تر هەیە کاک سەردار ئەم کاتت باش بێ ئەگەر باسی وە بکەی بیدایەتی دەنگۆی ئەوە بەڵاوبووە کە لە وڵاتی سووریا دەستگیر کراوە ئەو کاتتان باش بەخێر بن یاخۆ بەخێر بێن سەرچاوم ئینشاڵڵا خوای گەورە هەردەم لە کارە چاکانتان بەردەوامتان دەکا سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕاستی من هیچ کات دەستگیر نەکرا من نازانم ئەو هاڵە کوو بڵاو کراوە من دوونێکەش دەکە ڕۆژی چەند شەمە ئەوڕۆکە دوونێ ڕۆژی یەکشەم بوو من گەڕامەوە لە چوومە لبنان لە سووریا چوومە لبنان ئەمن هیچ دەستگیر نەکرام و نازانم بەڕاستی بەرام شتەشکە لەوەی سەیتر هەیە ئێستاکە هەواڵیان بڵاو کردەوە لە چەند تیکتۆک و لە چەند میدیا و شتانە بەس ئێستا زۆر سەیرە بەرەکەیم بوتە دووبەر ئافرەتەی بەڕێز نووستی لە کۆمنتی کە بڵای کردو کە من گیرایمە نووستی خۆزگە دەستگیر نەکردبای خەمێکیش لە من بخوارد پێشەوەی بگیرەی زۆر سەیرە بەڕاستی ئەمەیان هیچ شەشەم لە کەزین لە خوای گەورە بە زیادبی ئەوی شانی ئەمیش دەیکەم نازانم ئافرەتانی کورد لۆ هەدژ من کاریم لەگەر دەکەن ئەمن بەڕاستی کەسم نەهینایە بە خورتی زەواجی لۆ بکەم کابرا بە خۆی دێ بە خۆشی خۆی دوو شتەکەی من هەمووی شەرعی و قانونیە هیچ شتێکیم بێ قانون نەکرد تا ئێستا ئەگەر ئەمن بەهات باشش بێ قانون بکرد بە ئێستا پیستیان دەبێت بە دەلاڵخانەی بەڕاستی لۆیە ئێستا یەک نووستی ڕەبی چاوی بە هەولێر نەکەوتەوە یەکەشکە نووستی سوپاس بۆ تۆ خۆیانگەرانی ئەم گیرایمە یەکەشیش نووسیتی بازاری هەولێر زایف کردو یەکەشکە نووستی سوپاس بۆخۆ کە ئەم گیرایمە یەکەش نووسیتی بەخوای چابوو ئینشاڵڵا نایەتەوە یعنی ئەم نامۆ جارشکە کوردستان یعنی بەڕاستی پیاوەشکە نووستی ئینشاڵڵا کاک سەردار لۆمە هەر سەربەرزی دنیا و قیامەت دێ بەڕاستی یعنی زۆر سەیرە بەڕاستی ئەمن نەگیرایمە هیچ تۆ لە کوێ بوو ئەو کاتەی دۆخی سووریا ئەمن 20 کیلۆمەتر لە ئەوانە ئۆپۆزیسیۆنە نازانم چ ناوە شام نازانم چنا تەحریر شامە چ پێ دەڵێن 20 کیلۆمەتر ماوە بگەنەمە ئەمە هەر لە شام بوو هەر کاری زەواجیم دەکرد هیچ ئێشە هیچ کێشەم نییە بەس مەتاربیتەوە ئینشاڵڵا یەکسەر دەچمەوە سووریا لە پاش سووریاش ئینشاڵڵا ئەو جارە بەرەو مسریش دەچم تۆ ئێستا تا ئێستا چەند دەوڵەتت کردووە بۆ دۆزینەوەی ژن و بەدیلی سووریا چێن دەرەبوو مسر ئینشاڵڵا ئەو جارە لە پاش سووریای بەسەم دەگەڕێمەوە سووریای ئینشاڵڵا لەو ڕۆژانە دەگەڕێمەوە سووریایی کێشەم نییە لە پاش مسریش لبنان گوندەکانی لبنان نا بەیروت نا پایتەخت چووکە دابوونەریتیان لەگەمە ناگونجێ ئەو ڕۆژانە پیاسەشی لبنانم کرد چوم هەندە کەسم دی لێندرە شارەزا ئیشی زەواج و شوها دەکەن لەوێن گفتوگۆم کرد ئینشاڵڵا لە پاش ئەندرە ئینشاڵڵا مسر دەچمە مسر دوای دەچمە لبنان ئینشاڵڵا وە لە سووریا شەرمایە ناتوانم واز لە سووریا بینم بەڕاستی ئینشاڵڵا ئیسراحەتش دەکەم ڕۆژێکە هاتیمەوە تقریباً دوونی هاتیمەوە دوسێ ڕۆژکە ئیسراحەت دەکەم دەگەڕێمەوە سووریا ئینشاڵڵا چونکە زیاتر لە 1000 نەفەرم 1000 زەلامی کوردم نووسیە بە عەرەبیش عەرەبی مووسێکەش ئێستا کە شاڵاوەکی زۆر گەورە هەیە لە مووسێ زۆر ڕوونتە دەکەن سونەی مووسێکە زۆر ڕوونتە دەکەن لەوانیش یعنی زەواجی دەکەم لە سووریای جگە لە کورد عەرەبیش داوا دەکات ئێستا تقریبا ڕێژەکەەوە ئەوگاوهای لێبێ عەرەبی مووسری زیاتر دەبی لە کوردی یعنی داوای زەواج دەکەن لە سووریا بەڵێ جگە لە پیا و ئافرەتیش داوا دەکات داوا لە تۆ دەکات ئافرەتی کورد داوا دەکە بەڵێ لێرانە داوا دەکە ئافرەتی عەرەبدا بەس کوردی مەکاکە زۆر زەواجم لێرە پێکینە بەڕاستی بەداخەوە برایەکەی ئافرەتی کورد مامۆستای گەلەگەلە زۆرە جاروەیە یعنی خوشی لێ بە جواب لەسەر شەش بەسیت لە ساڵۆنی
زاروێ زاوا قبول ناکە لەس ئەوەندە تەراغ ڕوودەیان ئەو زەواجەوە دەکە ڕێک نەکەی بەڕاستی یعنی ئافرەتی کورد ئینسانی زۆر بەڕێزن محتەرەمن بەڵام چییە مامۆستای زۆرە مامۆستا کو داکە بابە دەبی داچ ڕازیکەی بابی ڕازیکەی خاری ڕازیکەی مامی ڕازیکەی بڕۆ دەبێت عەشت ڕازیکە تا ئافرەتیش دەخوازی ئەوەش زۆر زەحمەتە زاروێ یەک قسەی بەسیت ڕوودا دەبتە هەروەشانەوەی ئەو خێزانێ پێشوەی پێک بدەتە هەروەشانەوە بەڕاستی ئەوەی مەسەلەی ئافرەتی کورد ئەگەن ئافرەتی کورد زۆر بەڕێزن بەس ئافرەتی کورد زاروەیە زاوا بە جواب دێ زاوا خۆی داخە ناو مارەی خوشی خێزانی بەڕاستی قسەی لێ دەکا خۆی دەکاتە ڕدێن سپی زۆر مشکلێ بەڕاستی ئێستا بووە دوو کەس بە یەک بگەێنی دینیان جیاواز نه هەمووی مسلمان بوو هەمووش سون نەبووینە بەڵێ ئەڵە بە ئیزنی ئەڵڵای بەرەو سووریا بەڕێ دەکەین تەواو تێگەیشتی براکەم حیز لە گۆڕانیە خوای گەورە چین و سیبی ئەو دەبی زیاتر نابی نادەم ئەمە ڕوومان لە خێریە قوربان ئافتەشکەی چێشەمانێ بەس ئیساعتە چی بکەین فیزەکەش دوونی هاتمۆ چێشەمانی ئافتەشکە لە خزمەدامیژی سعات دەکەم داکم هەندێک نەخۆشەوە ما ئینشاءڵڵا بەس تەواو بەم ئینشاءڵڵا هەفتەش پێش ڕۆژ خۆت حازر کە و ناو تەیارەی چاوپشیلان دەڕۆین لە سووریا ئینشاءڵڵا ئەرێ وەڵڵا ئینشاءڵڵا لە خزمەت دام براکەم بەرەکەتی خوددایە ئەوە شێخیش دەکرێ من دەرێ بەرەکەتی خوددایە سەڵاو لێ دەکەم مەمەش سەڵاو لێ دەکەم چاوت مازەکەم ڕێستان سەر چاو ئەوە ئێستاکان ئەوە چاوەڕێی دەقەدەکە بەس ئەمنی ئیسراحەتی بکەم بچنە سوورێتەوە ئەوە لێرە چەندەها داخوازی کردیە لێرە هەندێک مشکلەمان هەیە بەڕاستی کابردەمین تەمەنی 45 سارە کچەک مێردی پێ ناکە 30 ساربی دائیمەن دەبی ئافرەت 7 سار فەرقی هەبی لە بینی کوڕ و چیژی چکە ئافرەت زووتر پیر دەبیتن لە پیاوی دائیمەن ئەم حەز دەکەم 10 سار فەرقیان هەبی یعنی با پیاوەکە تەمەنی 40 ساربی با ئافرەتەکە تەمەنی 30 ساربی با 10 سار بینیان هەیە بەڕاستی لێرە ئەو شتانە نییە لێرە هەیە یان هەیە پیاو هەیە 20 سارە منداری نابی ژنەکەی بەخۆی ڕێ پێدایە دەچی داوای ئافرەتش دەکە دەبی وەڵا من خانێکم سەر بەخۆ ئێسخانی سەر بەخۆ ئێستا قیچەک ڕێک بی لە 5 دەفتەری کەمتر نییە ئەگەر دەفتەرێکی لە ژنەکەش سەرف بکە ئەوە 6 دەفتەر دەفتەرێک بە مار و بینەوە بەردەیەوە 7 دەفتەر 8 دەفتەر هی باش 8 دەفتەر لە چێ بینی ڕاستی ئەو پارە ئافرەتی سووری بەڕاستی بڕۆ ناو خێمەچی بیژێنە زۆر تەبیعیە بڕۆ ناو خێمەچی هیچ شێشەی نییە والله هی لە ژیانمدا نەمدیتە دووبارەی دەکەم و ئەمن هیچ لە قیمەتی ئافەتی کورد و تعلیق و لە هیچ شتێک نەدەم بەس نەمدیتە تا ئێستا لە ژنی سووری ئەو هاتاعەتی پیاوی خۆی بکە نەمدیتە بە ژیانمدا نەمدیتە هیچ قەومەکی نەمتیە بە هەزارەها زەواجم پێکی نایە نەمدیتە تا ئێستاوەچی ئافەتی سووری تاعەتی پیاوی خۆی بکە ئەوها مطیعی بی مطیع والله پیاوم بردێ لێرە ژنیانە دایتە ژنی دووەم ناشرین بووە نازم چ بووە لێ بڕۆ مەلیکە جەمالەکی هینایە ئێستاژۆ هەژنۆ مانگە سارەکە مندارە چێک چێشەی نییە بەخوای گەورە لێرە شێخی بادینانیش لێرەیە شێخی بادینەن کارەکانی کاک سەردار چۆن دەبینی بەرەکەتی خوددایە کاک سەردار بەڕاستی ئیشەکانی زۆر جوانە ئیشەکانی ڕێکوپێکە ئەوە یعنی 10 ساڵ 12 ساڵ ئەو کابرای دەدینم یعنی لەو کارە خێرانەی خۆی بە بەردەوامە یعنی خەڵکی دەگەینەوە یەک بە شرعی خوددا و پێغەمبەری ئیشەکانی شرعی و قانونیە کابرا دەڵێ خێزانم ئەمری خوای کردیە دەڵێ ژنی دووەم دەینم ژنم ڕازیە یعنی دلیز کەسەکی ناشێنی بەڕاستی قەناکە زۆر جار خەڵکایەتەکە مەتانی فارسی خێزانی لەگەلی بیە وتی کاک سەردار من ڕێم پێدایە یعنی کاک سەردار ئەگە بزانیتن ژنەکە قبول ناکات بخۆ ئەو کارەی ناکاتن دەبی لە ڕەزامەندی ژنەکەی لەگەبیتە و زەکارەکەی دەکا کاک سەردار و یان ژنەکە منداڵی نابیتن دەڵێت ژنەشی دی بابین بەکو لەوی منداڵیان بیتن یان ژنی ئەمری خوای کردیە یان ژنی نەخۆشە بەقوی نەخشکە دەڕواتن ئەو شانە دەکە کاک سەردار کابرا بە تەمەنە دووسێ داخوازی کردیە کورد ناندایتێ سوێن لە سووریا مەلیکە جەمال عایلەی ڕێکوپێکی هینایە ئەو زەما وەڵای دەستخۆشی لە کاک سەرداری دەکەم یعنی خوا قووەتی بداتێ ئیشەڵا لەو کارانەش بەردەوام دەبیتن ئیشەڵا نانێ من بێخێوی بەخێ دەبیتن ساڵتا ماز دەکەم والله کاک سەردار دەرێت مادام خێزان ڕازی نییە لۆتو نادینمەوە سکۆ دەلێ لە دەبێت ڕەزابندێ ژنێ گەورە لەگەبیت دەرێ مادام لە ڕازی نییە من لۆتو کۆدەوە بەلاو نەکەوت ساوکەم میشەکەم ئالە بەیەک زانی ڕیزەکە دەبیتە خوری
ئێستا کە لە سووریای هاتیمەوە هەڵبەتە من وازم تەلەفۆنی هینایە تەلەفۆنی برادرش کە هاوکارمە ئەو ئیشی زەواجی لەگە من دەکا ئیشاءالله ڕقەمیوم دانێ ئەو جوابی تەلەفۆنەکان چکە تەلەفۆنەکان ڕۆژانە لەوانەیە 1000 تەلەفۆن دۆ بێ بەڕاستی تااقەتی و تەلەفۆنە نەم نییە لێ ڕقەمیوم دانایە بەڵام ئێستاکە زیاتر لە 1000 کەسی ناونووس کردیە لە بۆ سووریای زیاتر لە 1000 زەلامینایی خۆی نووسێ لەکنە من بەس لە سووریا وەزئی سووریای باش بیتۆ لە سووریا زەواجیان لێ بکەم سەردار ئەوانەی لە لای تۆ داوای ژن دەکەن ژنی دووەم و سێم یانەیان هەیە ژنی نەهێنابێ و داوای ژن لە تۆ بکە بڵێ بۆ بدۆزەوە نەخێر هەیە مامۆستا ژنی نەهینایە دەرێژنم لۆ بین لە سووری عەزم لێ زەواجی لەگەر ئافرەتێکی سووری بکەم هەر شەر نییە ژنی یەکەم و دووەم بی بەڵێ هەیە ژنی یەکەمە دووەمە بەس حەشە زۆر بەشی هەیە ژنی نەهینا دەرێم عەزم لێیە نامەیە مەسەلەن کوردی بینم یا عەرەبی عێراق بینم حەز دەکەم زەواجی لە سووریای بکەم زۆری ئەوانەی داوا دەکەن ینی بە ئاشکرایان بە دزی ژن دێنن نا سێ بەشی ئەوانەی زەواج دەکەن سێ بەشی ئاشکرایە سێ بەشی زیاتر ئاشکرایە سەردار زۆر پیاهەیە ناوری لەگەڵ تۆ دەربچی ینی وێنەیەک شتێکی بەڵا بوو تۆ لە ماڵەوە کێشەی بۆ دروست دەبێت ئایا تووشی شتی وا بووی کە نەوێرن لەگەڵ زۆر با زۆر هەیە بەڵام زۆربەی پیاوەکانی کوردستان زۆر پشگیرم دەکەن لە خوای گەورە بە زیادبیوی ئافرەتەکانیش ئەو ئافرەتانەی کە مێردیان نەکردی و مێدەشیان بە من هەیە کەسشی باش و بە شەرعی خوا پێغەمبەری لۆیان بدینمەوە بەس ئەوانەی کە شویان کردی ئەوانە زۆر خەتەرن لەسە من ئەوانە هێرشی میدیایم دەکەنە سەرێ زۆر زاربەیە کۆمنتی خراپ من و دەنووسن زۆر زار و دوعای شەڕم لێ دەکەن بەڕاستی ئەوانە مشکلن لۆ من سەردار بە دوژمنی ژنان ناسرایی پەیامێک دەیێ ئەو ژنانەی کە هێرشت دەکەن پەیامەکەم هەیە لۆ ئافرەتە بەڕێزانە بەڕاستی ئەو شتێ من لە چوارچەوەی شەرح و قانوندایە قانون یعنی هیچ شتێک بێ قانون نابی ئێستا کە من ئەو زەواجە دەکەم دەبی لە سەفارەتی عێراق تەزبیق دەکرێت ینی بە محکەمە دووش لە کوردستانی لە دێ ئەوە دەکرێت دیسان تەزبیق دەکرێتەوە بە شەرعی خوا و پێغەمبەریە بەڕاستی بە ئافرەتەکانم بەڕاستی بەسە بە هەندەشیان هەمویان نا بە شەرعی خوای گەورە قبولکەن بەڕاستی کەس هاتووە ئافرەتێک هاتوو تەلات بێ ئایا ژنت بۆ پیاوەکەی من هێناوە یان بە سەدەها ئافرەت نەک ئەوها سەدەها ئافرەت هەیە ئەوهام جرنە بە سەدەها ئافرەت هەیە هاتەکنە من بەخۆی گوتی ژنی دووەم لۆ پیاوەکەم بینەوە ئەمە ڕازیمە و بە هەردە 5 لۆی مۆردەکەم یەک چێشەم نییە ئەو ژنانەی ئەدۆزیەوە بە گشتی مارەیان چەندە خۆی مارەی لە ئافرەتدا دیار نییە ناتوانین ئەمە شتەشی برین لە خۆمان و برێن مارەیان دیار نیە هەر ئینسانە و شتەکە هەر ئینسانە و مەسەن لە کوردای 10 مسقال هەیە 5 هەیە 50 مسقالش بدرازی نابی ناکرێ بەرام چیە سووریا زۆر سەهاترە لە کوردستان زۆر تەبە ئێستا مەسەن پیاوەکی 50 سال 45 سال زۆر تەبیعیە لە وێژنەی جوانی بەدەست دەکەوی لەوانە لێرە ژنی دووەم بە حیاتی بەدەستی نەکەی کوردی مەدای من تەبیعاتی وەیە لۆ هاوسەرگیری دووەم ناکە بەڕاستی زەواجی دووەم ناکە مشکلێ بەڕاستی ئەو شتانەش کابرا مەجبور دەبیتن بچی لە سووریا لە جێکی و هاش نەبینی ئافرەتی کورد چۆن دەبین ئافرەتی کورد بەڕاستی لای من زۆر بەڕێزن ڕێزی تایبەتیان هەیە بەڵام ئافرەتی کورد بەڕاستی مەخدورن لە کۆمەلگەیمە زۆر مەخدورن لە کۆمەلگەیم دەبینیم لۆ نمونە پیاوە کچە و کوڕەکی هەیە لۆ کوڕەکەی پێچ نییە 100 دەرکەی بکاتن لە 100 دەرکان بدا تا کچەشی لۆ هەر بژێری پێشی چنیە 30 مسقالە زێر لۆ بکە زۆربەی جاروێ ئێستا لە کۆمەلگەی کوردی لێرە لە هەولێرە لە سلێمانی تووشی کێشە بوومە جاروێ لەسە 15 مسقالی پیاوەکە 10 مسقالی هەبوو 5 مسقالەکەی دی نەبوو 15 مسقال هەستا لەس ئەو وەزعی تێک چووە برایەکەی لێبیتە مشکلە دەرێ ئیلا دەبی 15 مسقال بی کچەکەش لە بنەوە گوتی کاک سەردار ئەگەر بە بەلاشش بی هەر یەک زێڕم نایەک عاڵقەش بی وحد بی ئەمن هیچم نایە بەس پیاوەکە ڕازی ئەو چێشارەمان زۆر بەڕاستی ئافرەتی کورد زۆر بەڕێزن بەڵام لەلایەن داک و بابەکان نادادوەری هەیە ناهیوادارم هەموو داک و بابە بەڕێزەکان گیان لەو قسەیم بی وەڵڵاهی ئەگەر بتانێ بەهشتی خوای گەورە بەدەست بین بەڕاستی بەهشتی خوای گەورە ئەوها بە ئاساین دەبی دادوەربی لە بینی کوڕ و کچەکەتدا ئەتو لۆ کوڕەکەت دەسی 20 دەرکەی دەکەی 35 مسقال زێر دەکرد دەفتەرێک دوو دەفتەری سەر ئەگە پێش شەرمە بچی مامۆستایەکی ئاینی بەڕێزیان کەسش شارەزا پێی برێ کچەکەم هەیە گەر مسلمانێکی ساگ و بێبێتە داخوازی یعنی بەڕاستی ئەو داواکاریم هەیە ئافرەتی کورد ئینسانی زۆر بەڕێزن لەکنە من ئیشاڵە خوای گەورە هەر سەرکەوتویان دەکەم هیچ شتێکی سەرنجڕاکێش هەیە کە لە هاوسەرگیری ڕوویدا بێ باسکەی لە سووریا قەزدوەیەوە نیە لە سووریا بەرێ لە سووریایی ئەمن دائیمەن لە سووریایی جەیەکم هەر بژاردە پێدرێن حەما لەوێندری هەموو عشائری خۆمان وەچی خۆمان ئینسانی زۆر ڕێک و پێکەیە لەوانێت تا ئێستا زەواجش گەلە زۆرم لە سووریای پێکردنیا لە خوای گەورە بە تا ئێستا
یەک ژن هەر نەهاتیە مشکلە هەبووە بەس مشکلە بەلای مارێ عایلەکەی یعنی قەت ژنەشی سووری تا ئێستا لە خوای گەورە بە زیاد بووە زەواج یەکجار زۆر لە سووریا پێکنێ هەر نەهاتیە یەک لەوانە برادرەکە بوو تورکمان بوو لە هەولێرەکە زەواجی کردبوو یەک لەوانە ژنەکە بەخوای گەورە هەرات نردی بوو بە فێر گوتبی وەرەوە لە وتێلی پارم دابوو هادووەکنە من لەرکەی وتێل دابوو ئیزیانە داو بێتەکنە من ئەم گوتم کاک هەر کەسێک زۆر دەستمەندرێت دێن سووری چتو هادنەکەنە میواندرم کاکەم وەختی سعاتی کەس دەکەنە من دێ کاک سەر ئەو مێردەی من نامگەڕێنەوە مێردەکەش لە مەحەکە دەبزان بەنهێنی هینابووە من نەمزانی هەڵبەتە بەنهێنیانە بەس دوای ئەوشتەم زانی دەیگو دەبی لە بمگەڕێنەوەکنی نەمدیتەوەی ئافرەتی سووری هەتا ئێستا ئەوە عاشقی پیاوی خۆیان بن تا ئێستا لە ژیان ئەو ئاف سووریانەی ئێرە نا ئەوی سەفەرت لە دەوڵەتان دەکەن ئەو ئافرەت سووریا ڕەسەنانەی کەوا لە جێی زێدی با و باپیریان ماینەوە لە سووریای بەڕاستی چکەم شارەزای ئێرە نیمە ئێرەش حیبیان نییە بەزەمە شارەزانیم بەڕاستی نەمدیتیەوە چی سووریە عەرەبی ئەوها عاشقی پیاوی خۆیان من تا ئێستا نەمدیتێ ژنەوە عاشقی پیاوی بی لە ژیانمدا سەردار دوای ئەوەی چاوپێکەوتنێکرد لەگەڵ پایتەخت میدیا بە هەزاران کەس داوای ژمارەی تۆیان کرد ئایا هۆکار چیە بیرت لەوە کردوتە ئێستا بەخۆت پەیوەندی هەڵناگری دەبێت کەسێکی ترت داناوە بۆ خدای کاک حاجی ئەمێن بەڕاستی مەسەلەی سکرتێر و ئۆشتارنێ بەس بۆ خۆم بێزارمە تااقەتم نمایە یعنی ئیشی زەواجیم گەلە زۆرە ڕۆژانە ناتوانم ئەمن زۆر زاروێ ئەو کەسێک لەگەم دەکەژنی لۆ دەینم دەچین داخوازی لە مارەکەی زۆر بێزار دەبوو تەلەفۆن ناشکرد تەلەفۆنی جواب نەدێ هەستام چم کرد تەلەفۆنی برادرەشکەم دەری نەگوتم ئەو ڕقامی من ئێستا لەو مامۆستایکی ئاینی تقریبا لەگەرمنەوە چی برێت نیمچە مامۆستایکی ئاینیە لەگەم لە ئیشان لەگەڵم ڕەدەپەڕخوا خێری بنووسن لەبەر هەندێ بەڕاستی ژنینانی تو هەمووی بە شێوەی شەرعی ئەو مەلا مارە دەکەن هەمووی چۆن لە کوردستان بە قانونە دوای مامۆستایکی ئاینی مارە دەکە و فاسخی نییە و هەموو شتێک بە قانونی شەرعیە لەو نمونە ئێستا کە میسان ئەو جارەکە دونی هاتمەوە ئافرەتێکی بەڕێز بووکەوە لە ئیشی محکەمەی کە ئەو مشکلە ڕوویدا محکەمەکانی سووریای قەپات بوون لەگە ئەو مشکلە و بینەوەبەردەی خەرک ئاگای لە محکەمە شت و هانە داوائیرەکان قەپات بوون هەستا چما کرد ئەمە ژنم مەمارە کرد بوو هەموو شتێکم لە تا فاسخینیان کرد بوو هەموو شتێک بەس مابوو عاکم یعنی ئیشی سعادەشی مابوو تەواو نەبوو لەوێندرێ ماینەوە هەستا ئافرەتەکەمان لە شامدانە ماری تقریبا ماری بابی ئافرەتەکەی 3 ساعات دوور بوو بەخوای گەورە چاوە گوتی دە ساعت کەش من چاوەڕ دەکەم لە شام لە ماری خزمەتیماندانە لەوێندرێ ئافرەتێکی بەڕێز بوو لە کنیماندانە ئامادەمان کرد گوت دە ساعت کەش بێرە من چاوەڕ دەکەم ناچمە ماری بابەت تا دوو دیواستا هاتینەوە کوردستان دوای بۆ شەڕ و شۆقەی چوینەوە سووریا دووبارە هەر محکەمە نەبوو چکە شەڕەکە چەند دەکرد نێزیک دەبوو لە شام لە دیمەشق پایتەختی سووریای ئەو جارە ئەمە هەستان گوتمان کاکە زیاد شەڕەکە نێزیک گوتمان دەچینە لبنان باوەڕ ناکەین مەتار ببینی لۆ یەکشەم تەیارەمان بوو هەستان بە شەوێ ساعت 12 شەوێ چوینە سعدودی لبنان خۆمان ئاودوی لبنان کرد ئەو ئافرەتی سووری یان زەلامی سووری ناکرد دەبی لە بە ترانزیت بوو تەیارەی ئەو جبستە لبنان یان مەتاری ئەگەنە نالن داخلی لبنان بە سووری لۆی هەستان چما کرد ئەمە چونە لبنان شەوەک ماوە خێزانەکەی هەردەگریە لە شام هەستا بەبێ یعنی ئەوان درێن قاچاق بە قاچاق خاتە لبنان یعنی خۆشەویستی بەستە مەشاکە خۆشەویستی ئافرەتی سووری لۆ پیاوی هەستا بە قاچاق خۆی گیاندە پیاوەکەی خۆی ئێستاوا لە لبنانن ئیشاڵڵا بۆ زوانە دەگەڕێنەوە کوردستان سەردار تۆش دڵخۆش بی بە لە ناوچوونی ئەو ڕژێمەی سووریا دۆخیان چۆن بوو پێشتر دۆخیان جەهەندەم بەڕاستی سووریا جێشی سووری زاروێ 15-20 دلاری مانجی وەردەگری بەڕاستی 15-20 دلار بای خواردنەچی ناکە زۆر یعنی شتێکی زۆر ناخۆش بوو ئەو ڕژێمە زۆر ئیشی خراپی لەگە ئەوملێتێ دەکرد یعنی زۆر بە خۆدا دیت لە زیندانەکان چستان دیت و چ بەرهەمە چی دیت بەڕاستی خەرک وەزعی زۆر خراپ بوو سەردار تا ئێستا چەند کەست بە یەک گەیاندووە و چەند کەسیش ناویان نووسیە و چاوەڕێ دەکەن ئێستا کە حال و سەر لەوانەیە 1000 نەفەر خۆیان نووسیبتن لە عارەبی مووسێکە و لە کوردی خۆمان لە هەموو پارێزگاکانی کوردستان بەڵام چێ بەس ئەو شەڕەتەوابی ئینشاڵڵا دەگەڕێمەوە کوردستان لەوانەشە زیاتر لە 1500 زەواجم پێگرێت ئەگەر بەکۆی گشتی هیچ مەرجت هەیە بۆ کەسانی دایانوێ ژن بێنن نەخێر مەرجم نییە من مەسلەی کەفاڵەتی بینی ژن و مێردیش ئەمن دائیمەن دەرێم کاکە نە کەفاڵەتی ژنەکەی دەکەم نە پیاوەکەی دەکەم بەیەک دیڕە ئەمن بەس فقط کابراکەم لەو بینێ تەرەفەکی خێر طبعا دەبێ عایلەکە ڕێک و پێک بی باش بی بەرام کەفاڵش درێمە کابرا بڕۆ خۆ پرسیاری مارێ ژنەکەی بکە ژنەکەش پرسیاری مارێ پیاوەکەی بکە